سڵاو لێبێ دکتۆر چۆنی حاڵە؟ چاچی بەقوران باشی، چاوەکەی سپاس دەکەم. با بڕۆینە ئەو بەرەوە پرسیارێکی عاتفی و ڕۆمانسی ناڵێمە بەسم پەیوەندی هەیە بە ژیان و مردنەوە بە هەموو خەڵکێکەڵم ئەڵم چی بە مردوەکان ئەڵێ خۆزگەم بە خۆتان کە مردن ئەم ژیانتان بەجێهێشت بۆ کۆمەڵگای ئێمە وا ڕاهاتوە خۆزگە بە مردن نەخواز بەداخەوە بەردۆخی وڵاتی ئێمە وای کردووە کە هاوڵاتیانی ئێمە دڵخۆش نەبن بە ژیانی خۆیان، بەڵام من پێم وایە ئیرادەی خەڵکی کوردستان زۆر لەوە گەورەترە کە لە بەردەم ئەم کێشانەی کە ئێستا هەن چۆکدا بدەن پێویستەکات هەمومان ئیرادەیەکی بەهێزمان هەبێت بۆ کۆڕانکاریکردن، یعنی تۆ خۆت ڕۆشتووی دەرەوەت بینیوە ئەزانیت ینی ئەو وڵاتانە لەبەرەوەی سیستم تیا بەرقەرارە بۆ نمونە ئەوروپا ژمارەیەکی زۆر گەنجی ئەمە ڕۆکەن ئەوروپا جیاوازی ئەوان لەگەڵ ئێمە تەنها ئەوەیە کە وڵاتیان سیستماتیک کردووە یاسا سەروەرە بەسەر هەمووانە جێبەجێکرێ وەگەرنا ئەو داهات و ئەو مواردانی کە لە وڵاتی ئێمە هەن ڕەنگە لە زۆر وڵاتی ئەوروپیشان نەبێ بۆیە پێویستە کات ئێرادەمان هەبێ و من پێم وایە کە خەڵکی ئێمەش خاوەنی ئیرادەیە و دڵنیام سەرڕێی هەموو ناڕەحەتیانی کە ئێستا هەن لە وڵاتی ئێمە بەڵام هەموو ئەمانە گینگڵدانی یان ئەتوانی بڵێ ساتەوەختی ژانی لە دایکبوونی سەردەمێکی تازەیە لە مێژووی ئێمە کە پێویستە کات پیاتی پەڕبین بەڵام پێویستە کات چۆک لە بەردەم ناڕەحەتیەکانە دانەوێت. ساز بە تۆ لە کاتمان گرتیت بژیت زۆر سپاس دەست تۆش خۆش بێ سپاس دەکەم کامیشەل ناو خەڵکی تۆش.